ئیسکەندەر ناکۆکی هەرێم و بەغدا لەسەر داهاتی ناوخۆ کە بووەتە هۆی دواکەوتنی موچە ئاشکرا دەکات. وردەکاری دوو ناکۆکیە سەرەکیەکە چییە کە حکوومەتی هەرێم ناسێتە ژێربار دوای تێپەڕبوونی نزیکەی 2 هەفتە بەسەر مانگی 15دا تاوکو ئێستا موچەی مانگی 4 فەرمانبەرانی هەرێمی کوردستان لە بەغداوە نەگەیشتووە. هیچ جوادەیەکیش بۆ کاتی هاتنی دیار نییە. ئەگەرچی بڕیار وابوو بەر لە کۆتایی مانگی 4 پارەکە بگات، بەڵام بە گوێرەی زانیاری ستاندەر بەهۆی ناکۆکی هەرێم و بەغدا لەسەر ڕادەستکردنی داهاتە ناوخۆیەکان و هەروەها چۆنیەتی جێڕانەوە بۆ خەزێنەی حکوومەتی عێراق ناکۆکی کەوتۆتە نێوانیان و تاوەکو ئێستا چارەسەر نەکراوە کە بووەتە هۆی دواکەوتنی هاتنی موچە. ناکۆکیەکە بە گوێرەی زانیاری ستاندەر پەیوەندی بەوەوە هەیە کە حکوومەتی هەرێم ناوێت پارەی ئەو باج و ڕسوماتانە کە خۆی بەدەر لە بەغدا بەسەر خەڵکی کوردستان زیاد کردووە بیخاتە سەر داهاتی ناوخۆ کە بۆ بەغدا دەچێت. تەنها ئەو پارانە نەبێت کە هاوشێوەی پارێزگاکانی دیکەی عێراق وەردەگیرێت. لە بەرامبەردا حکوومەتی عێراق دەیەوێت سەرجەم داهاتە نانەوتیەکانی هەرێمی کوردستان ڕادەست بکرێت بەبێ هیچ جۆرە لێبڕینێک. کێشەی دووەم لەسەر ئەوەیە کە حکوومەتی هەرێم ناوێت پارەکە بگەڕێنێتەوە بەغدا، بەڵکو بە شێوەی لێبڕین لە پشکی هەرێم بەمەقاسە واتە بەگەر یەکتر بێخن، بەڵام بەغدا بەوەش ڕازی نییە. ڕایگەیاندووە پێویستە سەرەتا حکوومەتی هەرێم هەموو داهاتە ناوخۆیەکەی ڕادەستی بەغدا بکات، دواتر دارایی عێراق خۆی بە گوێرەی یاسای بودجە نیوەی بداتە پارێزگاکانی هەرێمی کوردستان نەک حکوومەتی هەرێم. ئەمڕۆژ وەزارەتی دارایی هەرێم ڕایگەیاند لەم چەند ڕۆژە شاندێکی حکوومەتی هەرێمی کوردستان دەچێتە بەغدا بۆ یەکلاکردنەوەی کێشەکان کە بەهۆیەوە گرفت بۆ هاتنی موچەی مانگی 4 دروست بووە.